هەر سەبارەت بە بابەتی گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی بۆ سەر میلاکی وەزارەتی پرۆژەی عێراق کە بڕیارە جێبەجێ بکرێت لەگەڵ پێکەنانی حکوومەتی نوێی عێراقدا زۆر بەڕێز مامۆستا سەباح شێخ حەبیب کە ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقن لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. مامۆستا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت ئەوەی کەوا بینیمان لەم چەند ڕۆژەیە باستان لەوە کردووە لە پێیجی تایبەتی خۆتەوە دەڵێن یەکێک لەو خاڵانەی کەوا زۆر جەختمان لێ کردوتەوە و کورد و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە تایبەتر گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی بۆ سەر میلاکی وەزارەتی پەروەردەی عێراق کەی دەست پێکات و چۆن بەم هەوڵانەتان. زۆر سپاس بۆیەوەش هەڵبەتە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە لە ساڵ 2017ەوە ئەم کەیسە هەوڵمانداوە ئەم مەلەفە بجوڵێن گواستنەوەی مامۆستایانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بەڕاستی ئەمانە مامۆستایانە بەڕەسەن خەڵکی شاری کەرکووک و لە کاتی بەعزدا ئەمانە هەموو ڕاگوێزکراون بۆ سلێمانی و هەولێر گواستراونەتەوە لە پاش پرۆسەی ئازادی ئەم مامۆستانە مافی خۆیان نەگەڕاونەتەوە بۆ شاری کەوت. هەر لەم کەناڵی بەڕێستان لە ساڵ 2017 ئێمە ئەم مەلەفەوانە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان جوڵاندووە و کارمان کردو لەسەری، بەڵام بەهۆی هۆکاری جیاجای ئوموری مالی و فەنی کاتی خۆیان جێبەجێ نەکراوە. خۆشبەختانە ئەمجارە نوێنەرانی کورد بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری کردکەوە یەکێک لەو بڕگانێکەوە لەگەڵ حکوومەتەکەی سوودانیدا ڕێککەوتن لەسەری کراوە گواستنەوەی ئەو مامۆستایانەیە کەوا ڕاژەی مامۆستایانی ناوچە جێناکۆکان گوێزێتەوە بۆ سەر بەغدا کە مافێکی خۆیانە. ئەمیش وەک ئاماژەم پێکرد فراکسیۆن متابعی ئەو کارانەی کردووە لەم چەند ڕۆژی ڕابردوودا لە 26 مانگ بە گوێرەی نووسراوێک کە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق و ئاراستەی وەزارەتی پەروەردەی عێراق کراوە لێژنێک پێکهێنراوە بۆی لە ماوەی 52 هەفتەدا دەست بکەن بە کارەکانیان و ئامار وەرگن لەو دراسی کوردی لە ناوچەی کەرکووک ئەو ناوچانێک کە مەشمول بە دراسی کوردی لە خارج منطقە ئەقلیمی کوردستان کاری لەسەر بکرێت و بگوێزرێنەوە بۆ سەر بەشی خوێندنی بەڕێوەبەرتی گشتی خوێندنی کوردی لە بەغدا. ئەمە ئێستا ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا بە گوێرەی ئەو نووسراوە وەزارەتی پەروەردە ئەو لێژنەی تەشکیل کردووە. ئێمە بۆ خۆمان وەکو لێژنەی پەروەردە ئێمەش لە بەغدا پێشتریش لەگەڵ سەرۆک پەرلەمان و لایەنەکان تریشە ئامادەکاریمان کردەوە و داوامان کردەوەکەوە لە بژدەی ئیمساڵ میزانەی تایبەتی بۆ دابنرێ بۆ گواستنەوەی ئەو مامۆستانە کە مافێکی شەرعی خۆیانەوەکەوە چەندەها ساڵ ئەم مامۆستانە ئێمە بۆ خۆمان لەم کەناڵەوە ئاگادار لایەنەکانمان کردەوە کارمان لەسەر کردەوە لەو کێشە و گیر و گرفتانە کە تووشە بن. بۆ نمونە ئەم مامۆستانە تا ئێستاش موچەکانی لە چەمچەماڵ وەرەگرن، ینی مانگانەك تووشی کێشەی هاتووە بن لە کاتی وەرگرتنی موچە لە هیچ ئیمتیازاتێک هەموو ئیمتیازاتێک بێبەشن ئەم مامۆستانەی کەرکووک کە مافی خۆیان و بەڕەسەن و باشە نووسراوەی کەوا بەڕێز داماژێ پێەکەی داڕاستەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق کراوە وەڵامیان چی بۆ جگەلەوە بڕیاردراوە لیژنەیەک پێکەن پەرشتی بکرێت بۆ گواستنەوەی ڕاژەکانیان. ئەم لیژنەیە لە کێ پێک دێت چۆن چاودێریەکرێت؟ ئەم لەژنە لە سێ کەس پێکاتوە سەرۆکەی سەنا گەرمیانی کە سەرۆکی کە بەڕێوەبەری گشتی دراسی کوردی عێراقا لە بەغدا وەروە بەڕێوەبەری گشتی تەختیت و بەڕێوەبەری گشتی ئەحسا لە وەزارەی پەروەردەی عێراق. ئەم لێژەیە دەست بەکار بووەوەی ئێمە زانیمان دوێنە ئامارەکان کۆبووەتەوە ئەو 14055 مامۆستا مەشمولە بەم گواستنەوەیە. ئێستا لە شاری کەرکووک بۆ نمونە 7455 مامۆستا مەشمولە میلاکی خوێندنی کوردی هەروەها 1100 وانە بێژمانیشەیە هەوڵماندا ئەوانیش لەگەڵانە داخل ئەو گواستنەوەیە بکرێن. لە خانەقین 750 مامۆستامان هەیە لەگەڵ فەرمانبەرە، لە دووس خورمات و 750 مامۆستامان هەیە، لە مووسڵ 4000 مامۆستامان هەیە کەمانە لە دەرەوەی هەرێمن لەسەر دیراسی کوردین و گواستنەوە شمولیانەکە و کۆی گشتەکەی 14055 مامۆستایە. من ڕۆژانە لەگەڵ لێژنەکە بەردەوام ئێستا پێشەوەی بێمە بەرنامەکەی بەڕێستانەوە سەرۆک لێژنەکە بۆ چەند کارێکی فەنی پەیوەندی پێمەوە کرد کە لە وەزارەت هاوکاری بم بەڵێنە پێدا هەموو هاوکاریەکە خەینە گەڕ و داواشمان کردووە کە ژمارەی لێژنەکە زیاد بکرێت. ئێمە وای ئەبینین ئەم 5 مای ساڵێک زۆرە ئەندامانی لێژنەکە زیاد بکرێت بۆی بتوانین لە کەمترین کاتە ئێمە جێبەجێکن. بەڵێ نیشانداوە لێژنەکە لە ماوەی 6 مانگە بتوانین ئێمە ئەم کارە بکەین و ئەنجامی دەن. ئەمیش پێویستی نەکەتان لێژنەکە پێویستی بە هەمومانە بۆی هاوکارێن بۆ زووترین کات ئەو ئامانجەی مامۆسایان بەجێبێن و ئەو مافیان بۆ بگەڕێن. بەڕاستی مامۆسایان مافخراون بۆ خۆ دەزانین لە ساڵانی ڕابردووە چ لە توش کێشەی دارایی بوون چەنەها جا خۆپیشاندانیان کرد داوای مافەکانیان نەکرد. ئێمە ئێستا پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئێمەی پەرلەمان لەسەر لایەنە پەیوەندیدارەکان لەسەر وەزیرەکانی کورد بە زووترین کات بێنە سەر خەت بە سوپاسیەوە وەزیرەکانی کورد کا خالی شوین لەسەر خەت بۆ ینی بە ئاماژە پێ لەم ئەو ڕۆژە ئەنجومەنی وەزیران ڕۆڵی گەورەیە بووە لە ئەنجامدانی ئەو نووسراوەکەوە
ئاراستەی وەزارەتی پەروەردەکراوە ئێمە بۆ خۆشم دوێنە من بۆ چەند کێشەیەکی تری پەروەردەی کەرکووک سەردانی وەزیری پەروەردەم کردو بەڕاستی بە سوپاس و ئیسیجابی باشە بۆ مۆزوعەکە من هیوادارم بتوانین کەوا ئەمە خەمێکی چەند ساڵەمانە بتوانین ئەقەڵشی مافێکی سەرەتایی بۆ مامۆستایانی شارەکەمان بگێڕینەوە. ئێمە باسی وانە بێژانت کرد پێم خۆشە لەسەرەوە خاڵە بوەستین ئەمە وانە بێژانی بۆ نمونە سەر بە هەرێمیش ئەگرێتەوە ئەمە بەست من گرێبەستەکانە گرێتەوە من بەبەستم ئەوانەی سەر هەرێمە چی گرێبەست و چوانە بێش 1100 کەسن لە کەرکووک و ناوچە جەناوکان ئەمڕۆ بۆ خۆم لەگەڵ سەرۆکی لەژنەکە قسەم کردوتی بەڵێ ئاماریان وەرگردووە 1100 کەسن لە کەرکووک ئەمەی کە بەڵێ فەرمانبەرانیش هەمووی مەشغولە مامۆستایان فەرمانبەران ئەمە وانە بێژ جایە وانە بێژ و گرێبەستەکان لەسەر هەرێم میلاک نین کە بڵێ بۆ گواستن بەڵام لەگەڵەوە شەو کولێژنەکە ئەوانیشمان ئاماری ئەوانیشمان وەرگردووە هەوڵیان دێن کە ئەوانیش لەگەڵ ئەو میلاکەیە گواستن. مامۆستا بەست لەوە کردکەوە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لە ماوەی چەند ساڵەیە چەندین کێشەی جیاوازیان هەبووە دیارترینیان کێشەی موچە بووە ئەمە تەنیا کێشەی موچە چارەسەرەکات بۆ نمونە مامۆستای ئەنگلی ئەواکەن ئەڵێن پارچە زەویدا بەشەکرێت یان هەتا دوای چەندین مافی تر ئەوان لی بێ بەشن نەحکوومەتی هەرێم خەمیان لێخوات نەحکوومەتی مافانەشان پێدرێتەوە مامۆستایان هەموو لە هەمووی امتیازات بکە نەقل سەر بەغابن هەموو امتیازات دەگوک مامۆستاکانی تر لە پێشودا لە ڕابردوودا مامۆستایەکە بوو لە نەفس قوتابخانە ئەوە سەر بە مرکز بۆ ئەوە سەر بە هەرێم ئەم موچەی تەواوی وەرگرت ئەو مامۆستای بێبەش بوو حتا بۆ کەفالەت ینی بۆ کەفالەت قبوڵ ناکرا کە مامۆستای بچێ بێتە کەفالەتی چێک لێ قبوڵ ناکرا یاخو هیچ امتیازاتێکی بۆ خەرج ناکرێت زەوی لە زەوی بێبەش بوو لە هەموو امتیازاتێکەوە مامۆستایانی کەرکووک وەکو دراسی عەربی و دراسی تورکمانی کە مەشمول و دوای لە شتی تریش ئێمە زۆر جار کە تەعیناتە هات یا هەر شتێک ترە هات بە زۆر ینی لە عەقد و لە محاضرە بە زۆر لەگەڵ بەڕێوەبەری گشتیە هەنێکمان ئەبڕی عەدەدێکمان بڕی بۆ کورد ئەویت بەڕاستی ئێوە لەسەر میلاکی ئێمە نین حەقی خۆشێتی وەکو ڕسمیات وەکو ئیداریات مافی خۆیەتی ئەوە بکات بەڵام ئێستاکەوە بەشی خوێندنی بگەڕێتەوە ئەو کاتە مافی دامەزاندنمان مافی وانەبێژیمان هەموو مافێکمان وەکو مافەکانی قسمی دراسی عەربی تورکمانی لە کەرکووک و کێشەی مامۆستایانی جێناکۆکان بە شێوەیەکی گشتی چارەسەرەکە ئێمە پێمان وایە بێ پێشوازێکی باش لەم بڕیارە بکەین و دەستخۆشی لەو کەسانە بکەین کەوا زیاتر هەوڵیان داوە یەکێتی نیشتمانیش لە ئەولوێتی کارەکانی بۆ هەواڵ پاڵە سەردانەکانی وەکو یەکێتی مامۆستایان پێشوازی دەکردن کە لە کاتی خۆی سەردانی کەرکووکی کرد و بڕیاریدا ئەمە بخاتە کارنامەی حکوومەتەوە فعلا خراە کارنامەی حکوومەتەوە ئێستا چۆتە بواری جێبەجێکردن. ئەوەی ئێستا من لە هەواڵەکانیش باسم کرد ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان دەڵێت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی ئەم هەنگاوی محەممەد شایە سوودانی و کابینەکەی بکات و پشتگیری گواستنەوەی ڕاژەی مامۆستایان بکات حکوومەتی هەرێم پشتگیری ئەکات یان پێویستی بە ڕەزامەندی دەربڕین حکوومەتی هەرێم هەیە بۆ گواستنەوەی ڕاژەکانیان بەڵێ احتیاجی پێویستی بە ڕەزامەندی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ئەوانیش تا ئێستا هیچ بینەکیان لەسەر لۆدیان لەسەر دەرنەکردووە قسان نەکردووە بەڵام من پێم وایە پێشوازی لەکە لە بەرەو بڕیارێکەمە خزمەتی مامۆستایانەکە خزمەتی ئەمە بڕیارێکی سیاسی ڕاستە بڕیارێکی سیاسیە بەڵام لێرە خزمەت چینێکە بەبێ فەرقی ینی هەموو مامۆستایانی کەرکووک و هەرچی لایەن و هەر لایەنێک بێت هەموو مامۆستایان و فەرمانبەرانی بەشی خوێندنی کوردی لە جێناکۆکان ناوچە جێناوکان ئەگوێژێتەوە هەمووی مەشمولە پێی لەبەرەوە ئێمە کە بڕیارێکی باشە پێویستە هەموو لایەک بە زووترین کات ئیسیجابەی باشی هەبێت و تەفاهمی باشی بێ بۆ سەر ئەو بڕیارە و هەوڵ بدا ئەو ئاستانگانەی کە دێنە پێش گواستنەوەکانیان چارەسەر بکرێت بە زووترین کات ئەم بڕیارە جێبەجێ بکرێت. باشە مامۆستاگەر بەدەر لە گواستنەوەی ڕاژەی مامۆستایان هەر سەبارەت بە خوێندنی کوردی لە کەرکووک قسە بکەین. لە دوایین کۆبوونەوەی سەرۆک باڵفڵجەلات تاڵبانی لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ باسکرا هەڵبەزم بابەتێک ئێمە باسمان کردێکێک بۆ لەو خاڵانە گرنگیدان بە زمان و خوێندنی کوردی لە کەرکووک جارێکی تر یەکێک بۆ لە هەوڵەکانی تر پلانی دواتر یاخود پلانەکانی ترتان چیە بۆ گرنگیدان بە خوێندنی کوردی لە کەرکووک؟ ئێمە ئەم گواستنەوە زۆر بەگرنگە ئەم گواستنەوە تەنیا بۆ گواستنەوەی ڕاژەی مامۆستایان نیە هەڵبەتە ئەو کاتە میلاک زیاتر تەعینە بێ قوتابخانەی زیاتر کوردی کرد وەکو ئاماژەم پێکرد ئەبینە بەشێک لە مرکزی عێراق هەرچی دامەزان هەرچی بینای قوتابخانە میلاک قوتابخانەکان بێ هەمووش بێ ئەکەوێتە سەر پەروەردەی کەرکووک ئەو کاتە مەجبورە بێتە سەر ئاماژەم پێکە پێشتر ئێمە زۆر جارە دامەزرانەکان لە ئەچوین بۆ مامۆستای وانەبێژیا بۆ عەقدیا بۆ ئەوە ئەویت ئێوە لەسەر ئێمە نیتان ئێوە لەسەر هەرێمە تەعیناتان لەسەر هەرێمە بەڕاستی بە کێشە یان ئێمانتوانی شتێک بچڕین بەڵام ئەو کاتە مافێکی شەرعی خۆمانە بینای قوتابخانەمان پێویستە میلاکمان پێویستە کەرەسەمان پێویستە چاپکردنی کتێب تاکو ئێستا بە سوپاسەوە هەر هەرێمی کوردستان ئەو کتابانە بۆ ئێمە چاپەکە تا ئێستا عێراق یەک کتابی بۆ ئێمە چاپ نەکردەوە بۆ بیانووی ئەوەی کەوا ئێمە لەسەر ئەو دراسەدین ئێستا بەیانی مەجبورە حکوومەتی مرکزی ئەو دراسە مدیری دراسە عامەی کوردی بۆ هەموو ئەو قوتابخانە دابین بکرا میلاک دابین کە کتێب و کەرەسە و هەموو شتەکە پێویستداویستەکانی قوتابخانە و تربیە بۆ ئەو قوتابخانانە کە لە سنووری دەروی هەرێمن ئامادە بکات. زۆر باشە بەڕێز سەباح شێخ حەبیب ئەندامی ئەنجومەن نوێنەرانی عێراق زۆر سوپاس لەگەڵم بیت. زۆر سوپاس.